بەسەرهاتێکتان عەرز دەکەم کە دکتۆر و پزیشک و بانکخواز و زانا و نووسەری بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قولوب تەهوی العەطا باسی دەکا و دەڵێ لە فڕۆکەخانەدا دوای تەواوبوونی حەج کاتێک حاجەکان چاوەڕێن فڕۆکەکان ئامادە ببن و ئەموو گفتوگۆ دەکەن حاجی مەسافەیەکی زۆرە لە حەج بەیەکەوەی کابرایەکی حەملەدار بەڵێندەری حەج کە خەڵکی بردووە سەرپەرشتی کاروانی حەجی کردووە لەگەڵ کابرایەکی متەواضعی بە تەمەنی بەڕێزدا دانیشتون و چاوەڕێن ناوەکان بخوێندرێتەوە کەلوپەلەکان تەسلیم بکرێن بگەڕێنەوە بەرەو ماڵ. ئالم کاتەدا کابرای حەملەدار بە خۆڕانواندنێکەوە دەڵێ خوایە گیان ئەمە حەجی دەیەمم بوو، ئەمە 10 ساڵە سوپاس دێمە ماڵەکەی تۆ حەجی دەیەم دەکەم، خوایە هەموو ساڵە حەجێکم بەنسیب بکەی. کابرای دوێمیش دەڵێ خوای گەورە لێت قبوڵکە خوا بەنسیب هەموو لایەکیکە. پێی دەڵێ کاکە تۆ ناوت چییە؟ بە کابرای فەقیر حاڵ و بەڕێز ئەویش دەڵێ وەڵام من ناوم سەعیدە. ئەڵێ حەجی چەندەمتە؟ بە شانازیەک وەڵام من حەجی دەیەممە. کابرای حەملەدار و بەڵێندەر ئەڵێ وەڵا قوربان من ئەمە حەجی یەکەممە. ئەڵێ حەجی یەکەمتە؟ ئەڵێ ئەرە وەڵا ئەویش بەسەرهاتێکی خۆی هەیە خوای گەورە بۆی ئاسان کردم ئەینا زەحمەت بوو ئێستا من لەم کاتەدا لێرە بوومایە. ئەڵێ سوێندە دەدەم بە خاوەنی کەعبە بەسەرهاتەکەی خۆتم بۆ باسکە. ئەڵێ وەڵڵاهی برای بەڕێزم تۆ سوپاس بۆ خوا دیارە ئیمکانێتت هەیە و هەبووی و حەملەداری حەجی و کۆمپانیای حەج و عومرەت هەیە دەیەمین حەجتە و داوا دەکەی زیاترت بەنسیب بێ. بەڵام من وا تەمەنم ڕیشم سپی بوو سەرم سپی بوو خوا نەیبڕێ کۆمەڵێک و کوڕم هەیە ژنم بۆ هەمویان هێناوە کچەکانم بەشوو داوە خۆم و پیرەژن ماینەوە. وەڵڵی ساڵانێکی زۆر خزمەتم کرد لە خەستەخانەی حکومیدا من بەشی عیلاجی تەبیعی نەخۆشەکان دەکەم چارەسەریش و سروشتی عیلاج تەبیعیان بۆ دەکەم. دوای خانەنشین بوونم لە خەستەخانەیەکی ئەهلی دامەزرام 30 ساڵی ڕێکە پارەی موچە ناو بە ناو پاشەکەوت دەکەم. 30 ساڵی ڕێکە من معاشەکەم کۆ دەکەمەوە بەنێتی ئەوەی حەجی ماڵی خوای پەروەردگار بکەم. خوای پەروەردگار ئەم ساڵەکانە پارەکانی تەواو کردم. پارەکانم تەواو بوو چوومە لای بەڵێندەر و حەملەدار بۆ ئەوەی کەوا پارەکە بدەم و ناوم تۆمارکەم و پاسەپۆر بدەم و ڤیزە وەرگرم و بێم بۆ حەج. قەدەری خوای پەروەردگار چوومە خەستەخانە بۆ ئەوەی مۆڵەت وەرگرم. بینیم یەکێک لە نەخۆشەکانمان یەکێک لە نەخۆشەکانمان دایکی منداڵێکی نەخۆش بوو کە ساڵان ماوەیەکی زۆر بوو ساڵ زیاتر بوو عیلاج تەبیعیم بۆ دەکرد. وتی چیەکەی؟ وتم وەڵڵاهی دەچم بۆ حەجگردنم ئازاکەن و ئومێدەوارم کوڕەکەت بەرەو باش و باشتر ڕۆیشتووە ئومێدەوارم لەسەر عیلاجەکان بەردەوام بێ. چای پڕ بوو لە فرمێسک دایکەکە. وتی وەڵڵاهی بەڕێزم منیش ئەمڕۆ هاتووم پێتان بڵێم منداڵەکەم هیچ کە عیلاج تەبیعی وەرناگرێ و دەی بەمەوە ماڵەوە و هیچی تر نایهێنم و سەردانی ئەم سەندەر و خەستەخانەیە ناکەم. بەسەر سوڵمانە وتم دایکەکەم خوشکەکەم بۆ خۆش کورد نەخۆشەکەتان بەرەو باشترە و هەنگاوی بەرەو پێشەوەی ناوە خوان نەخۆشیەکەی و قاچەکانی خەیری کە دەکەونەوە کار. وتی وەڵڵاهی بەداخەوە برا خۆ منیش ئەوە دەزانم براکەم خۆشەویستم کاکی بەڕێزم بەڵام مێردەکەم ئیشەکەی لەدەست داوە بەخوا هەر ئەوەیە نانبان دەست دەکەوێ بیخۆین. وەڵڵاهی ئێستا پارەی نەخۆشەکەمان و مناڵەکەمان نییە بۆیە بڕیارم داوە لە عیلاج تەبیعی واز دێنم. دڵم پڕ بوو زۆرم پەرۆش بوو. حیفە دەگەڕێتەوە خاڵی سفر ئەو هەموو عیلاج تەبیعی بۆمان کردووە ئەو هەموو پارەی سەرفیان کردو ئەگە عیلاجەکە بوەستێنین مناڵەکە نەخۆشەکە و خوجارانی دێدێتەوە ئەو هەموو ڕەنجە بە فیڕۆ دەچێت ئەو هەموو پارەشیان بە فیڕۆ دەچێت. چوومە لای سەرۆکی خەستەخانەکە چوومە لای بەڕێوەبەری گشتی خەستەخانە ئەهلیەکە باسەکەم بۆ باس کرد و وتم پارەیەکی زۆریان داوە لە ڕای خوارە بەڵکو تۆش یارمەتیان بدەی ئەم ماوەیە عیلاج تەبیعیان بە بەلاش بۆ بکەن. وتی کاکە ئێرە منەظەمەی خێرخوازی نییە ئێرە دەستگای خێرخوازی نییە ئەم خەستەخانەیە ئەهلیە و چاوەڕێی قازانجە و دەیانی وەک تۆ موچەی لەسەر وەردەگرێ کرێی بینا دەدرێ و بیناکە پارەی تێچووە ئێمە دەستگای خێرخوازی نین ئەگە پارەی نییە با عیلاج وەرنەگرێ. دڵم ناڕەحەت بوو هاتمە دەرەوە دەستم کرد بە جیفاندا سوبحانڵڵا دەستم چۆ سەر ئەو دۆلارانی کە بۆ حەج دامنابوو. یەکسە وتم خوایە گیان خوای گیان با بڕۆم پارەی ئەم نەخۆشە بدەم پارەکەم لە جیفانم دەرێنا چوومە بەشی ژمێریاری وتم کاکە عیلاجی ئەم مناڵە تا چاک دەبێتەوە چەندە؟ وتیان ئەوەندەی ڕێک پارەی حەجەکەی من بوو ڕێکدام بە ژمێریارەکە و کتابەکەم وەرگرت و وەسڵەکەم وەرگرت و دام بە دایکی مناڵەکە وتم دایگیان خوشکە باشەکەم مناڵەکە لە عیلاج تەبیعی مەژێڕەوە ئەوە پارەکەی هەمووی دراوە حتا خوا شیفایەدا بە ئیزنی خوای پەروەردگار. ئەوەندەی دوعا بۆ کردم وتی تۆ فریشتە بووی تۆ چی بووی ئەی ئاخر بۆ خۆت؟ وتم مەپرسە ئەمەی خوا بوو. هاتمە ماڵەوە زۆر دڵتەنگ بووم گریام زۆر گریام
وتم خوایە 30 دانە ساڵە پارە پاشەکەوت دەکەم جاوی پارەی حەڵاڵ پاشەکەوت دەکات بەڕێزان ئەو حرام خۆرانە لەزەتیان لەوە نەکردووە کە بە ملیار دۆلاری هەیە چونکە ڕەنجی پێوە نەکێشاوە چونکە هەروە بە چەقەنە لێدانێک و لرف لێدانێک و گەندەڵیەکی وەزارەت و حکومت دەستی کەوتەوە پاشەکەوتی کردووە هەر پاشەکەوتی نەکردووە هەر ئاوا دەکاو لێدا هەر لەزەت لە پارە ناکە ئەم پیاوە 30 دانە ساڵ ئەبێ مانگی ئەم مانگە زۆرتر ئەم مانگە کەمتر هاتووە وردە وردە پاشەکەوتی کردووە تا پارەی حەجی کۆ کردوێتەوە وتم خوایە خۆت ئەگەر لێ 30 ساڵە بە ئاواتی ئەوەم کەعبەی شەریف لە نزیکەوە بینم زیارەتی بەردەڕەشەکە بکەم بڕۆمە خزمەت پێغەمبەر و ئەو پێغەمبەرە خۆشەویستە ئاوا دەست بەرزکەمەوە سەلام لە پێغەمبەری خوا بکەم خوایە ئەمڕۆ ئاواتەکەم هاتە جێ بەڵام کە سەیری ئەو دایکە دڵ بریندارم کرد کە سەیری ئەو منداڵە نەخۆشەم کرد کە ژیانی هەمووی دەبێتە قوربانی خوایە لێم خۆش بەوا لە حەجەکە پەشیمان بوومەوە خوایە خۆت ئاگا لە نێتی دڵمە ئەڵە زۆر خەفەتبار بووم بەو خەیاڵاتەوە خەوم لێکەوت لە خەوما پێیان وتم حاجی سعید ئەو کابرا ناوی سعید بوو پێش ئەوەی هەنگاو لەسەر زەوی هەڵ بنێ و حەج بکەی خوا حەجی تۆی لە ئاسمانە نووسی ئەڵە هەستام خبرم بۆ لە خۆشیانە بەری بەیان بوو دەست نوێژم گرت و شەو نوێژم کرد و سوزدەی شکرم بۆ خوا برد نوێژی بەیانیم کرد و بەدەم زیکر و تەسبیحاتەوە بووم هێشتا دنیا ڕووناکدەم بۆ وەزارەستی موبایلەکەم بۆ هات تەلەفۆنێکم بۆ هات مدیری خەستەخانەکە بوو ئەو مدیری خەستەخانەی کە دوێنێ ئامادە نەبوو وتی ئەوەی کە پارەی نییە با عیلاج وەرنەگرێ ئێرە دەستگای خێرخوازی نیە دەستگای پارە وەرگرتن و عیلاجکردنی خەڵکە ئەڵێ وتی فڵان کەس ئیشێکی زەرورم پێتە وتم دکتۆر تۆ ئیشت بەمنە وتی بەڵێ مدیری خەستەخانەکەمان خاوەنی خەستەخانەکە ئەو دەوڵەمەندە گەورە ئیشێکی تێمان کەوتووە نازانم چۆنە لەم ئاخری ڕۆژانەدا نێتی حەج هاتووەتە دڵیەوە بەڵام ئەو خۆت ئەزانی عیلاج تەبیعی بۆ دەکرێت ئەو دکتۆرە تایبەتەی کە عیلاج تەبیعی بۆ دەکات ژنەکەی لەسەر سعات و دەقەیە مناڵی بێ وتێتی وەڵی فەسڵیشم کەی ژنەکەم ئاوا بەجێ ناهێڵم لەبەرەوە لای خێزانم دەبێنمەوە ئێستا پێویستی بە کەسێکی بە ئەزمموی دینداری بەڕێزە لە حەجا لەگەڵی بێ و عیلاج تەبیعی بۆ بکە منیش کەسم لە تۆ باشتر پێشک نەهاتووە وتم یعنی من لەگەڵ یا بڕۆم بۆ حەج وتی ئەرە وەڵا چیشت بێ دەداتێ چەندی پارە داوا بکەی دەداتێ ئای لەو مشتە خۆشە یعنی من ئێستا حەجێکی کامل لەبەر دەستمایە و بە مەمنونی شەوتی ئەرە وەڵا ئەڵە ڕۆیشتین و لەگەڵ کابرادا ڕۆیشتم و زۆر عیلاجی باشم بۆ دەکرد زۆر خزمەتم دەکرد بە دڵسۆزانە زۆر جات دەگریام دڵم پڕ دەبوو دەیگوت بۆ دەستکورتی بیری ماڵ و مناڵەکەی چی وتم وەڵی جەناب فڵان کەسی دەوڵەمەند و سەرمایەدار خۆی گەوری ئیشەڵڵا ڕەحمی بە تۆ کردووە لە ئاخری عومرا خۆت خستۆتە ماڵەکەی خواوە ئیشەڵڵا خوا لە ڕابردووت خۆش دەبێ بۆ داهاتوو هیدایەتی هەموو مایاکمان دەدا من باسێکی ئاوا بوو باسی پارەکە و منداڵەکە و ژنە نەخۆشەکەم بۆ جێڕایەوە وتی سوێندە دەدەم بە خاوەنی کەعبە ئەبێ ئەو پارەیە وەرگری توانێ ئەو پار و خێرە بە نسیب من بێ ئەبێ ما پارەی ئەو نەخۆشە لەسەر جیفانی خۆم بدەم ئەڵێ ناچاری کردم من پارەی خۆم هەموو بۆ گەڕایەوە وتی مێردی ئەو ژنەش باوکی ئەو منداڵە نەخۆشە لای خۆم لە کۆمپانیادای دەمەزرێنم هەتا منداڵەکەش چاک دەبێتەوە 1 دینار نەدا لەو خەستخانە من خۆم خاوەنی خەستخانەکەم چەندی محاولەم کرد وتم من باشە ئەو پارەی حەج نادەم هیچ نادەم کتی بەخوا نابێ پارەی عیلاج تەبیعەکانی تۆش بەلاش بێ ئەبێ پارەشم لێ وەرگری ئای خوای پەروەردگار چی لەگەڵا کردم من هەموو پارەکانم لە پێناوی تۆدا بەخشی تۆ حەجەکەت پێ نسیب کردم پارەی عیلاج تەبیعەکانم لەو مەسافەشە بێکار نەبووم ئەو باوکە هەژارەش دامەزرا هیچ دینارێکشم لە حەجا سەرف نەکرد پاشەکەوتی 30 ساڵەکەشم بە حەڵاڵی بۆ گەڕایەوە بوومە هۆی نانپەیداکردنی کەسێک و دامەزراندنی کەسێکی بێکار و بەخێوکردنی خێزانێکی هەژار ئەڵێ کە ئەوم باس کرد کابرای حەملەدار کە دەیەمین حەجی بوو دەیگو خوایە هەموو ساڵ بە نسیبم کەی وتی ئای خۆزگەم بەخۆت واللهی بەو دە حەجەی کە من بەو کۆمپانیایە کردومە کۆمپانیای حەج و عومرم هەیە لەزەتی یەک هەنگاوی حەجەکەی تۆی نەبووە بەڵێ بەڕێزان دەکرێت تۆش ئەمڕۆ کە پارەت هەیە حەجت بۆ ناکرێ حەجی دووەم و سێمیش خەیاڵی لێمەکەوە وەرە لەم هەموو فەقیر و هەژار و نەخۆشەی کوردستانە دەستی یارمەتی بە بێدەنگی بۆ کەسێکی ئەوە درێژکە و ڕزگاری کە بەڵکو خوا ڕزگارمان کە یا ڕەبی خوا ڕزگارمان کەی لە مەینەتی و نەهامەتی دنیا هەموو هەنگاوێکمان لەم سەر زەوێدا لە ژیانە حەجێک بێ ئەوەی حەجی کردووە لێ قبول کە ئەوەی نەمان کردو بە نسیبمان کە ئەم نەخۆشی کۆڕۆنا و هەموو نەخۆشی و ئافاتێک لەسەر ئێمە و سەرجە مرۆڤایەتی لابەرە بەزەیت بە حاڵمان دەبێتەوە یا ئەرحەمە ڕاحمین ڕزگارمان کەی لە هەموو نەهامەتیەکان خۆشی بخێت دڵەکانمان ماڵەکانمان مزگەوتەکانمان بکرێنەوە ئاوەدان بکرێنەوە بە عیبادەتی تۆ بە قسەی خێر و بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وصلى الله على سيدنا محمد أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.
الله